پرسەی خێزانێکی کوردی نیشتەجێی شاری کەرکووکە. ماتەم و غەمباریان بۆ مەرگی ئازیزێکیانە کە تەرمەکەی هەزاران کیلۆمەتر لیانەوە دوورە. محەممەد و دەیان گەنجی وەکو محەممەد شاری کەرکووک و وڵاتی خۆیان بەجێ دەهێڵن لە پێناو بەدەستێنانی ژیانێکی ئاسوودە و ئارامتر. بەڵام محەممەد لە ڕێگەی بەدەستێنانی ئەو ژیانە ئاسوودەیە نەهامەتیەکانیەکەی گرت و گیانی لەدەستدا. 2 مانگ لەمەو پێش محەممەد لەگەڵ 12 کۆچبەری تر لە تورکیاوە ڕێگەی یۆنانیان گرتووەتە بەر. ئیدی لەو کاتەوە پەیوەندی بە کەسوکاریەوە نەماوە. پاش 2 مانگ هەواڵی گیان لە دەستدانی کوڕەکەیان پێگەیشت کە بەهۆی وەستانی دەماری قاچیەوە توانای ڕۆیشتنی نەماوە و لە هاوڕێکانی بەجێماوە. پاشمانەوەی 2 شەو و ڕۆژێک بە تەنهایی گیانی لەدەستداوە. قەرار بوو نەڕوە بەهار بڕوە ئەتر دواوە بوو ڕێگەکە دیارەوەز بۆ شتە بوو ڕۆشتن بەڕێکەوت لە لێرە پارەی خەواند و لە 11 سەفەری کرد. قاچا دامانە دەست قاچاشی کورد ئەوشدا قدانەیەکی تر ئەوشدا دانەیەکی تر سەفەریان کرد لەو شەوەیە دیکە سەفەریان کرد و ئەو ڕۆی ئێتر هەواڵی نەبووە تا 2 ڕۆژ. ئێتر دوای مەسەلەن کە هەواڵمان لە قاچاقچەکانە پرسیدانێکی گیراوە دانەیەکیانەوت لە کەمپەکانە دانێکانەوە لە تورکیا سزنە. ئێمە بیدایەت ڕسمی کاڵایەکی بۆمانەر کاڵایەکی زەرد پانتۆڵی کەماندوی ماغاوری لە بەربلەکە قەمسەڵێکی مغاوری. ئێتر دوای ئەوە کەوتی ئەبێ فەحسی دیێنمان بۆ بکەن فەحسی شتمان بۆی کرد و ناردمان بۆ یۆنان خاڵۆزایەکی لە یۆنان لەوێ سوسی تەرمەکەی کرد وتی بەڵێ خۆەتی کە جلو بەرگەکان و شتەکان هەمووی هەوبوو. پاش 2 مانگ پۆلیسی ئەو وڵاتە تەرمی محەممەدیان دۆزیەوە بەهۆی ئەوەی تەرمەکەی شێواوە خێزانەکەی لە ڕێگەی پشکنینی DNA دڵنیابوونەوە کە ئەوە تەرمی کوڕەکەیانە. لە ئێستاشدا ڕێکخراوەکانی کایبەت بە کۆچبەران لە هەوڵی گێڕانەوەی تەرمی محەممەددان بۆ زێدی خۆی. ئێمە طبعاً ئیش لەسەر کەیسەکەی نەویستا نوێنەرمان لە یۆنان هیواخدر لە تورکیا هەم نوێنەرمان شێخسێن لە یۆنان لەسەر ئەو کەیسە ئیش ئەکەن کە بۆ ئەوەی بتوانین بزانین جەنازەکەی بزانین لەگەڵ تەنسیقی لەگەڵ حکومەتی نوێنەری حکومەتی هەرێم بتوانین جەنازەکەی بنێرینەوە یان لەسەر لەگەڵ ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ لەسەر ئەو کەیسە ئیشەکەی. بەپێی ئامارێکی ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی تەنها لە ساڵی 2020دا نزیکەی 1773 کۆچبەر لە ڕێگەی گەیشتن بە ئەوروپا گیانیان لەدەستداوە و 729 حاڵەتیان لە ڕێگای دەریای ناوەڕاستدا تۆمارکراون. نەبەز میقداد NRT کەرکووک.